سلاو گلی بینران دوی رومالا تایبت یا دنگ امریکا بش کردی ده ازو هفکارا خواه هیرو زنگنه آگاهین هری داوی درباره شر لإيران لدجی رژیم ایران دست پیدکن شر هات راگهاندن امریکا گوت کو اپراسیونک برفره لدجی آرمانجین رژیم ایران دست پیدکه هیرو سروک ترامپ اویک با آوای که فرمی گوت بەڵێ سەرۆکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا داناڵد ترامپیش وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند داوای لە هێزە چەکدارەکانی ئێران کرد لە وتارەدا کە چەکەکانیان دابنێن تا پارێزراو بن و هەروەها بە خەڵکی ئێرانیشی ڕاگەیاند کاتی ئەوە هاتووە بەرپرسیارەتی چارەنووسی خۆتان دیاری بکەن با گوێ لە سەرۆکی ئەمریکا بگرین. بری دمک کرد ارتش امریکای دست به اپراسیون شرن برفره ل ایران کرد. آرمانجا ما اوه که ام گل امریکی بپارزن بریا تنکرنا گفن نزیکن رژیم ایرانی. چالاکین وین گفخوارنه راست امریکا لشکرین ما بنگهین مین لدروی ولید و هوالبندین ما لسرانسری جیهان دخمه ترسیه. او 47 سالن که رژیم ایرانی درشمین مرنج بو امریکای دگود و هلمتا که بداویا خون رجاندن و کشتنا با کم لدجی امریکای لشکرین ما و مروفین بگونه لگلک والاتان دمشینه. یک جکریارین پیشینین رژیم او بو که پشتگیری بده دست سرکرنا بالوسخانه امریکی لطهرانه که بدهان امریکی 444 روجان دیل گرتن. ده سال 1983 دا کومن سر به ایرانی و بمبارانا کامپا مارینز لبیروت پیک آنین که ده 141 لشکرین امریکی تیده هاتن کشتن. ده سال 2000 دا وان دزانی بو و دبکو به ایریشا لسر USS کول را تکلدار بون که گلک کس مرن. هزیر ایرانی به صدان لشکرین امریکی لعراق کشتن و بریندار کرن. کومن سر به رژیمه و ده سال داویدا ایریشن به هجمار لدجی هزین امریکی لروجلات ناوین بردوام کرن. هر وها کشتین دریایی و بازرگانی امریکی و رین بارکیشی ناونتوی بونا آرمان جوان او ترورک گرسایی بو و ام نما تحمل دکن. جه لبنان حتا یمنه و جه سوریه حتا عراقی رژیم چکدار کرن پرورده کرن و فینانسه کرن میلیشیای تروریست بیک آنیه. حماس یا بسر ایران وابو که ایریشن هوانه هفت جوتمه لسر اسرائیل پیک آنین زیدتری 1000 کسین بیگنه کشتن دناف دجی 46 امریکی و 12 ولاتین مدیل گرتن او ایریشک هوف بو تشتکی که جیهان بری قد ندیت بو. ایران دولتا یکما جیهان یکو سپونسریا ترور دکه دوان دمین داویدا بده هزاران ولاتین خوال کولانان کشتن دما که خواه پیشاندان دکرن. هر گاو سیاست امریکای به تایبتیجی ریوبریا من او بو که او رژیم تروریست تجاری نکاره به خودیا چک ناوکی. از دیسا ببیجم او تجاری نکارن ببن خودین چک ناوکی. جبر وی که ده اپراسیونا چاکوچ نیوی شوه مها حزیران بوریدا ما برنامه ناوکی رژیم لفوردو ناتانز و اصفهان تنک پشتی و ایریشه ما او هشیار کرن که تجاری دست بلیگرینا خویا خرابا چک ناوکی نکن و مگلک جاران هول دا که پیمانه که پیک بینن ما تاقی کر وان نخواست وی که بکن وان نزانی بو چه قومه وان تنه دخواست که خرابیه بکن. ایران پیمان رد کر وکی که به 10 سالان رد کرنه وان هر در فتک رد کر که دفجه خواستکن خوی ناوکی بردن و امی ایدی نکاربن وی که قبول بکن. لشوناوی وان هول دا که برنامه خوی ناوکی جنو و آوا بکن و بردوام بکن ده پیشخستنا موشکین دور آویج دا کنها دکارن گفه لدوست و هوالبندن مین پر باش لأوروپای لشکرین مین لدروی ولیت بکن و ددمک نیزیک دا بگیجن امریکای. تنی خیال بکن که او رژیم ده چقاس بهز ببویا اگر وان چک ناوکی هبانا و براستی جی چکدار بانا وکی آلا وکی بو گهاندنا پیامین خواه.
ji ber van sedaman artêşa Amerîkayê operasyoneke mezin û berdewam dike da ku pêşî li vê dîktatoriya pir xerab û radîkal bigire ku gefê li Amerîkayê û berjemendiyên me yên ewlekariya netewî yên bingehîn bixe. Em ê mûşekên wan hilweşîn û pêşesaziya wana mûşekan bi erdê re rast bikin, ew ê dîsa bi tevahî were wêrankirin. Em ê hêza deryayiya wan tune bikin, em ê piştrast bikin ku terorîstên herêmî êdî nikaribin herêmê an cîhanê nearam bikin û êrişî hêzên me bikin û êdî teqemeniyên xwe an jî bombeyên kêleka rê wekû ku hin caran tê gotin bi kar neyînin da ku bi hezaran kesan tevî gelek Amerîkiyan bi giranî birîndar bikin û bikujin û em ê piştrast bikin ku Îran çekeke navokî bi dest nexe. Peyameke pir hêsan e, ew ê tu carî çekeke navokî bi dest nexe. Ev rejîm dê zû fêr bibe ku divê kes hêz û şiyana hêzên çekdarên Amerîkayê nexê berpirsê. Min di rêveberiya xwe ya yekem da artêşa xwe jinû ve ava kir û li ser rûyê erdê tu artêş tune ye ku nêzîkî wê be jî. Dibe ku jiyana qehremanên wêrekên Amerîkî winda bibe û dibe ku qurbaniyên me hebin, ev yek pir caran di şer de diqewime. Lê em vê yekê dikin ne ji bo niha, em vê yekê ji bo pêşerojê dikin û ew erkeka hêja ye. Em ji bo her endamekî xizmetê dua dikin ji ber ku ew bi fedekarî jiyana xwe dixin metirsiyê da ku piştrast bikin ku Amerîkî û zarokên me qet ji hêla Îraneke çekdara navokî ve neyê tehdît kirin. Em ji Xwedê dixwazin ku hemû qehremanên me yên di xeteriyê de biparêze û em bawer dikin ku bi alîkariya wî jin û mêrên hêzên çekdar dê bi ser kevin. Mezintirîn leşkerên cîhanê yên me ne û ew ê bi ser kevin. Ji endamên pasdarên şoreşa îslamî, hêzên çekdar û hemû polîsan ra ez îşev dibêjim ku divê hûn çekên xwe deynin û xwedî parêzbendiya tevahî bin an jî bi mirina teqez ra rû bi rû bimînin. Ji ber vê yekê çekên xwe deynin, hûn ê bi dadperwerî û parêzbendiya tevahî werin darizandin an jî hûn ê bi mirina teqez ra rû bi rû bimînin. Di dawiyê da ji gelê mezin û serbilindê Îranê ra ez îşev dibêjim ku dem ji mêra azadiya we nêzik e, li malê bimînin, ji malên xwe dernekevin, li derva pir xeternak e, bombe dê li her derê bibarin. Dema ku em qediyan hikûmeta xwe bigirin, ew dê ya we be ku hûn bigirin, ew dê tenê bibe derfeta we ji bo nifşên bê. Bi salana we ji Amerîkayê alîkarî xwestiye, lê we qet wernegirtiye. Ti serok ne amade bûn ku tiştê ku ez îşev amade me bikim bike. Niha serokek heye ku tiştê hûn dixwazin dide we. Ji ber vê yekê em ê bibînin ka hûn çawa bersivê didin. Amerîka bi hêzeke mezin û wêranker piştgiriyê dide we. Niha dem hatiye ku hûn çarenivîsa xwe bigirin destê xwe û seberojeke geş û bi heybet ku di destê we de ye azad bikin. Ev kelîka biryarê ye, nehêlin ew derbas bibe. Bila Xwedê mêr û jinên wêrekên hêzên çekdarên Amerîkayê biparêze. Bila Xwedê Amerîkayê biparêze. Bila Xwedê we hemûyan biparêze. Spas dikim. سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئاماژەی بەوە کرد کە ئەم شەڕە پیرۆزە، ئەمە شەڕێکی پیرۆزە و بۆ ئێستا ناکرێت ئەم شەڕە لە پێناو نەوەکانی داهاتوودا دەکرێت و هەروەها ئاماژەی بە ڕەفتارە تێکدەرەکانی ئێران کرد کە هەتاکو ئێستا کردوێتی و ئاماژەی بەوە کرد چەندین جار هۆشداری پێدراوە کە دەستبەرداری ڕەفتارە تێکدەرەکانی بێت و هەروەها دەستبەرداری چەکی ئەتۆمی بێ، بەڵام ئێران چەندین جار سەرەڕای ئەوەی ئەم هۆشداری پێدراوە دەستبەرداری ئەم ڕەفتارانەی نەبووە و سیروان هەروەها ئاماژەی بەوەش کرد بە خەڵکی وت کە ئێستا کاتێکی خراپە مێنە دەرەوە، بەڵام لە دوای ئەوە کاتی ئێوەیە کە چارەنووسی خۆتان بنووسنەوە، یعنی وتی لەوانەیە ئەم دەرفەتە بۆ چەندنەوەی داهاتوونەیەتەوە ڕێگاتان. هێرۆ ترامپ هەموو سەدەمین چما ئەف ئۆپەراسیۆن پێکتێ ئەشکارەکردن گوت بۆ ڕێژیمە ئیرانێ ڕشت بوو لەسەر بەدەستخستنا چەکەی ناوەکوی ئەمریکا دگوتن هون نکارن vەیەکێ بکن گوت کۆ ڕێژیمە ئیرانێ هەر بەردەوام بوو کوشتنا خەڵکێن سڤیل و خۆپێشاندەران دە
و هەر گوهنەدا ئەمریکا گاواگۆ هەشیاری دایێ و بەحسا سەدەمێن دنجی کرد لە سەرانسەری هەرێمێ گاواک و تەرۆر لە هەرێمێ بەراورد کرد بە پڕیا پشتگیریا کۆمێن چەکدار لە سووریا و لبنان و عێراقێ و یەمەنێ و دەبەرێندن ژبەرلۆ خویای ئەڤایا گوهرتنا ڕێژیمێ ژبەر سەرۆ ترامپ ئەشکەرە گوت کو ئەمێ ئالیکاریاوە بکن و دوێ هون دەستێ خۆدەینن سەر حکوومەتی و هەروەها سیروان ئێمە دەزانین یانی ئەمە یەکەم جار نییە هەر لەم دواییانەدا لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا ئەمریکا هەوڵێکی زۆریدا کە ڕێککەوتنێک لەگەڵ ئێراندا بکات یاخود ئێران ڕێککەوتنێک بکات بۆ دەست بەرداربوونی لە بەرنامە موشکەکانی بەرنامەی ناوکی بەڵام وا دیارە نەگەیشتن بە ڕێککەوتن وە سەرۆک ترامپ ئەو کاتەش گوتی ئەگەر ڕێککەوتنێک نەکەن کە دەستبەرداری ئەم ڕەفتارانە بن ئەوە لە ئێران دەدرێت ینی ئێستاش وا بینیمان کە هێرشەکان دەستی پێکردووە بۆ سەر ڕژێمی ئێران عێریشان دەست پێ کرد هێرە و سەرانسەری هەرێمێ عێریش هەمدەزان نەتەنێت هەندرە ئیرانی دەیش بەرگۆ بە تایبەت وەکو بەرسف وڵامە ئیرانێ لە سەرانسەری وڵاتێن هەرێمێ عێریش پێکانینە و هەروەها سەرۆک ترامپ ئاماژەی بەوەش کرد کە هیچ جەنگێک هیچ شتێک بەبێ قوربانیدان نابێت بەڵام ئێمە لەشکرێکی بەهێزمان هەیە و داوای ئەوەی کرد خوا لەشکری ئەمریکا بپارێزێت کە ئەم ئەرکا قورسە ئەنجام دەدەن ئێستا لەوێ بەڵێ هێرۆ ئەنکە لە هەژمارێک شخۆ وەزارەتە دەرەوە گەلێک ئاگاهی و هشیارداری دانن هەژمارێک وڵاتێن هەرێمێت کار بەحساوان بکە کیژە بەڵێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا هۆشداری بۆ هاوڵاتیانی ئەمریکا لە سەرانسەری ئێران بڵاو کردوێتەوە ئێستا ئەمە بۆ ئەو هاوڵاتیانەیە کە ڕەنگە نەیانتوانی بێت کە دەرچن هەتاکو ئێستا بەڵام ئێمە دەزانین کە پێشتریش هۆشداریدا بۆ هاوڵاتیان دەربچن بە چەند ڕێگایەکی پێیان وتبوو دەربچن بەڵام ئێستا کە شەڕەکە دەستی پێکردووە داوای ئەوەی کردووە کە خۆیان بپارێزرن و خۆیان حەشار بدەن و هەروەها لە پەیامەکەدا ئامۆژگاری هاوڵاتیانی ئەمریکا کراوە بۆ داواکردنی هاوکاری لە ڕێگەی ئیمێلی تهران fi@eda.admin.ch ئەمە داوای ئەگەر کەسێک هاوکاری پێویست بوو لە ئێران کە داوای وڵاتین ئەمریکی کۆل ئیران بەڵێ بێگومان وڵاتیانی ئەمریکی لە ئێران وە ئەگەر سەردانی هاوڵاتیان سەردانی ماڵپەڕی وەزارەتی دەرەوەش بکەن بە دوور و درێژی ئاماژە بەم شتانە کراوە کە چەند تەلەفۆن لەوێ چەند ژمارە تەلەفۆنیش دانراوە کە داوا کراوە هاوڵاتیان کاتێکە کەوتنە حاڵەتێکی تەنگەتاویەوە پەیوەندی بکەن بەو ژمارانە بەڵام لەگەڵ ئەوەشە داوایان لێ کراوە کە خۆیان حەشار بدەن نەچنە دەرەوە بۆ ئەوەی ڕوبەڕووی هیچ ڕووداوێکی نەخوازرا و نەبنەوە وشخوا لە سەرانسەری هەرێمێژی باڵیۆزخانەیەن ئەمریکا ئامادەکاریکردنە ji بۆ هەم پاراستنا وڵاتین ئەمریکی لێ دەکەی وش بۆ هەمژی کە بزان کە ئەو قۆناغا بێت چێ بێ ئەو کەسێن کۆ لێ دەکەی دەرکەون و هەر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووشدا سیروانێمە بینیمان کە چەندین وڵاتانی تریژ نەک هەر ئەمریکا چەندین وڵاتانی تریژ لە ماوەی دوسێ ڕۆژی ڕابردوودا هۆشداریان بە هاوڵاتیانی خۆیاندا بوو کە ئێران بەجێ بهێڵن یاخود خۆیان بە چ شێوەیەک لە ئێراندا ڕێوشێنی خۆپارێزیان بۆ هاوڵاتیانیان بڵاو کردبەوە ینی ڕەوشن هاوڵۆ هێرۆ ئەم نزانن کە ینی کەسی نەگوتی ئەف ئۆپەراسیۆن حتا کەنگی درێژ بکەن ژبەرگۆم ژبیر نەکەن ئیسرائیل جی بەشدارە دەوێ ئۆپەراسیۆنێدا و شخۆ سەرۆکوەزیرێ ئیسرائیل بێنجامین نەتەنیاهۆژی گوتکو ئەو ئۆپەراسیۆن بەردەوام بکە وان گوتکو وان هەموو ڕێبەرێن ئاستا هەری بلند لە ئیرانی کردنە ئارمانج ئەم نزان هاتە ئاگاهیتنە کاکیە دوان عێریشاندا هاتنە ئارمانجکردن یاننا لێ حالی حاضر ئەوەکو ئێدی بوویە شەڕێکی بەرفرە وەکو کۆسەرۆک ترامپ دەگۆتارا خۆدیژی گوت ئۆپەراسیۆن و بەردەوام ببە دیارە حتاکۆ داویل vê rejîmê bê بەڵێ و سیروان ئێمە با ئێستا بچینە لای کاوە کرمانج باس لە ئۆپراسیۆنەکە و هەروەها لە ڕووداوەکانی ئەم دواییەمان بۆ دەکات پەیامە داویەک و مەدید زۆر واضحی تێدا ئەشکەرایی داخوازی لە هێزێت چەکدار سەربازی و هێزێت ئیرانی تکات و دەفژ چەکێت خۆ بەردان بچن ماڵێت خوا دەفژ ڕژیمی بەردان و دەرفەتشی بێت بۆ خەلکێک و بخوا دەولەتێک سیستمێکی مەقبول باش و مافێت هەمی خەلکی ئیران بەرچاو بگرێت بینن سەر کار و ئەوە داخوازەویە و هیویە ویژ ئەوەیە لە گۆڕێندێژی ئەو ئێریشە دێمەشن ئەگەر ناو ئیرانی هەندێک گۆڕانکاریت ئەرینی چێ ببن بەوی شکلی و بەرسیفدەرێ وان ئارمانج و تێبینیت ئەمریکا و جوواکە ناونەتەوی بدێ دوور نییە ئەو شەڕە وەختێکی بێتە سەکناندن ئەگەر ئیران بێت و بەرسیفدا وەکوونەها دەست پێکردی ئێریشی بکەتە سەر دەروجیرانە خەلکی وڵاتی دەروجیرانێت خۆ وڵاتێن دن بێگومان ئەوە بگشتی ئاسایش و
هێمنایی هەمی ئەهدەبەری دی خیتەبەر مەترسیە دورنیە وڵاتی دنجی دەستی خۆواکەن بچن نۆڤێ هاوپەیمانیت گەل ئەمریکا بخوازن و داوی بوێ ڕژیمێ بڕێکا هێزێ ببینن ونەها وەکو سەرۆک ترامپ بەیانە خۆداوە داویە گوتی بڕاستی بۆ گەلێت ئیرانێژی دەرفەتێکە دیروکی هاتیە پێش ئەو گەلێت کو ئەم بینن هەر ڕۆژ بۆ چەند ساڵانە زەجر و تەپەسەری کێشاینە ئەوە بێ داویێژی مەدید کو بە چ قاسێ بە ئەوەیەکی ناجوان مێرانە بێڕەحمانە بە هەزاران گەنجێت ئیرانی کورد و فارس و بلوچ و عرب و نتوێدی هەمی لەسەر شەقامە کوشتن هەمی ئەو کیسکێت ڕەش وان ڕۆژە لە تەلەڤیزیۆنە و شەشە مەدیتن بۆ هەر کەسی ئاشنانە مادام دەولەتێکی وسا دەستێوی بچیت خینە خەڵکی بێت تاوانی گەلێ خۆ ئیدی ینی مەشروعیەتێک وێنە میدی نەهال ظروفێکی خاص چێ بێژ بۆ یەک تایبەت چێ بێژ بۆ گەلێت ئیرانی کۆ حاول بدەن یەکگرتنە خۆچێکن و وێ ڕژیم خۆل بدەستێ وێ ڕژیمە ڕزگارکەن و دەرفەتێک چێ بووە کۆ پێک وە حاول بدەن کۆ سیستەمێکی دموکراتیک یەکی گشتگیر چێکن کۆ تێدا هەمی گەلێت ئیرانژی تێدا بشێن لە تەنیشت یەک دو پێک وە دە ئارامی و ئاشتیدا بژین ئەم هیوی دارن کۆ ئەو شەڕە بەوێ شکلی بداوی بێت ئەکۆ کۆ ئەم ئەو گەلێت ئیرانێ بگشتی چاوەڕانیاوێ دکەن ئەوژی ئەوەیە هاتنە دموکراسیەکی باش ji بۆ بێ وڵاتی کو تێدا هەم gelên Îranê asûde bin hem gelê Îranê bigihên mafiyet xwe azadiyet xwe azadiyet xwe siyasî yek neteweyî yek civakî we hem jî Îran bibite وڵاتێکی ئەرێنی ji bo civaka navneteweyî ku têda hem nebit metirsî bû derû cîranên xwe bû herêm û hem serberjewendiyê welatên din jî bi wê hêviye. بله گلی بینران اوجی آخفتنا روزنامه‌وان کاوکرمانچ کو لور لامریکایی لسر روش شروع فکرین اکثر روشا داوی پیشکش کر هیرو اینک آگاهی هنه بله بگومان ایم دزانین که ام شر یاخود ام هێرشانە تەنها ڕژێمی ئێرانین بەڵکو گروپە بەکرێگیراوەکانی ئێرانیشن ئەو گروپانی کە بریکاری ئێرانن و لە ناوچەکەدا بڵاو بوونەتەوە و با بڵێن کارە تێکدەرەکانی ئێرانەکەن لەو ناوچانەدا و بەپێی هەواڵەکان هێرشیش کراوەتە سەر بنکەی ملیتانەکانیش و تەنانەت هێرش کراوەتە سەر ناوچەی جفرسەخەر لە عێراقیش. و ئێستاش ڕۆژنامەوان دڵشاد ئەنوەر کە لە گەرمیانە نزیکی ناوچەکەی زانیاری زیاترمان لەسەر ڕووداوەکانی ئەو ناوچەیە پێدەدات و بزانین ڕووداوەکان لەوێ چۆنن. دوای هێرشی ئەمریکا و ئیسرائیل دژ بە ڕژێمی ئێران لە ئێستادا ئێران کاردانەوە ئەنوێنێەوە تا ڕادەیەکی زۆر هەوڵێەوەدا کە ئاڵۆزیەکان بۆ ناوچەکە بگوازێتەوە بە تایبەت دوایەوەی کە هێرشی کردە سەر کۆمەڵی وڵاتی عەرەبی و هەروەها چەند درۆنێکی خۆکوژی ئاراستەی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی شاری هەولێر کرد وارنە و چوارچەوەیەدا و لە درێژەی ئاڵۆزیەکانە هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە ناوچەی سەخریان لە پارێزگای بابل بردومان کردم ناوچەیەکی سەربازی داخراوە لەلایەن میلیشا شیعەکانەوە لە دوای ساڵی 2014ەوە دانیشتوانەکەی دەرکراون و ناوچەکە کراوەتە ناوچەیەکی سەربازی داخراوە تێیدا جوبەخانە و درۆنی خۆکوش بەرهەمەهێنری ئەمە لایەکلایەکیشەوە لە درێژەی کاردانەوەی ئاڵۆزیەکانە لە هەرێمی کوردستانیش حکوومەت هێرم سەرجەمێزەکانی پێشبەرگێت چۆتە حاڵەتی ئامادە باشتیەوە و هێزە کوردەکانی ئێرانیش کە لە هەرێمی کوردستان بنکە و بارگانەیە لە ئێستادا لە ناوچەکەدا تا ڕادەیەکی زۆر ئامادەکاریان کردووە و هەوڵیەوەدن کە خۆیان لە هەر هێرشی بپارێزن کاگرێتە سەریان و لایەنە شیعەکانیش لە ئێستادا بە ترس و دوودڵەیەکی زۆرەوە چاودێری دۆخەکەن و ترسیان لەوە هەیە کە ئاڵۆزی زیاتر لە عێراق ڕوو بدات بە تایبەت لە ئەگەری بەرفراوانبوونی هێرشەکان و وەکاردانەوەی ئێرانە بۆی دۆخەکە ئاڵۆزی بە دیاریکراوی عێراق و لەمی کوردستانیش تا ڕادەیەک هەبووەوە گرتوویەتەوە بە تایبەت لە بەرەبەیانی ئەمڕۆوە فڕۆکەی جەنگی بە ئاشکرا بەسەر ئاسمانی ناوچەکە ئەسوڵێتەوە و دەنگی فڕۆکە جەنگیەکان لەیان هاوڵاتیانەوە ئەبیسرێت و بە حکومیەوەی کە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان بە دیاریکراوی هاوسنوورن لەگەڵ ئێرانە بۆیە هەندێک با بڵێن پاشماوی موشە کەوتۆتە خوارەوە و لە هەندێک ناوچە دەنگی هەندێک تەقینەوە بیسراوە بەڵام نەم چوارچەوەیە تاکو ئێستا دۆخەکە لە هەرێمی کوردستان ئارامە ئەگەرچی ئێران لە چوارچەوەی هێرشەکانی هەولێر و
نزیک فڕۆکەخانەی هەولێری کردووەتە ئامانج. بەێ وەکو هونژی دبینن بەرتەک و ریاکسیۆن لە سەرانسەری هەرێمێ دەردەکەون هێرۆ ڕێبەرێن وڵاتێن کەنداوێ و سەرانسەری هەرێمێ بەحساوەیەکێتکەن بە تایبەت بەرگ و وڵاتێن کەنداوێ ینی هەم قەتەر هەم ئیمارات ڕاستی عێریشên ئیرانی وەکو بەرسف هەم بەر عێریشên ئەمریکا هاتن ینی هێدی بەلکی هەلوەستێن هەرێمێژی وڵاتێن هەرێمێژ وەرگهاتن داخوایانیا ئیمارات هێرۆ بە تایبەت گەلێکی تونندبوو دژی ئیرانێ. بەڵێ بێجگەلەوەش سیروانەمەوێ ئاماژە بە شتێک بکەم لە هەرێمی کوردستانیش ینی ئێمە دەزانین پێشتریش کاتێکە ئێران هەڕەشەیەکی لێکراوە چەند جارێک ینی هەرێمی کوردستانی کردووە بە ئامانج و هەروەها ئێستاش لە هەرێمی کوردستان هێزەکانی پێشمەرگە لە ئامادە باشیدان کەمێک پێش ئێستا بەرپرسێکی هێزەکانی پێشمەرگەکە نێویزناوی ئاشکرا بکرێت بە دەنگی ئەمریکای وت هێزەکان لە ئامادە باشیدان لە هەرێمی کوردستان و هەروەها ئێستا دەچینە لای ڕۆژنامەوانێک لە سنووری تەوێڵە و بیارە لەگەڵ ئێراندا کە هاو سنوورە لەگەڵ ئێراندا ڕۆژنامەوان فەرحان دوایین زانیاریمان لە سنوورەوە پێدات. سڵاوتان لێبێت وەم کاتتان باش دیارە پارێزگای هەڵەبجە هاو سنوورە لەگەڵ پارێزگای کرماشان لێرە با بڵێن لە سنووری ناوچەی هەوراماندا و لە پارێزگای هەڵەبجە مەرزێک هەیە کە ناوی مەرزی شۆشمێتەوێڵەیە ئەم مەرزە مەرزێکی بازرگانی و گەشتیاریە بەیانی ئەمڕۆ لە ئاکامی هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ڕژێمی ئێران دەنگی فڕۆکە و بەسەر ئاسمانی هەڵەبجە و ناوچەی هەوراماندا بە نزیکی دەبیسترا و لە ئاکامدا لەو مەرزەدا کە وەک ئاماژەم پێکرد هاوڵاتیان لە دیوی پارێزگای کرماشانەوە بە تایبەت لە قەزای پاوەوە ڕویان کردبووە ناوچەی هەورامان بۆ ئەم دی و بۆ ئەوەی کە خۆراک و پێداویستی بەدەست بکەن لەگەڵ ژمارێک لە هاوڵاتیاندا قسەمان کرد ئاماژیان بەوە کرد هاوڵاتیان تووشی شڵەژان بوونەتەوە لە ئاکامی هێرشەکاندا و ئاماژیان بەوە کرد کە خۆراک و کەرەستە پێداویستەکان لەو شوێنانی کە دەفرۆشرێت سەرەیەکی زۆری تێدایە بۆ ئەوەی هاوڵاتیان بەدەستی بکەن بۆیە ئەوان هاتبوون لەم دی و خۆراک بەرنەوە هەرچی هاتوچۆی گەشتیاری بوو لە مەرزەکە بە شێوەیەکی ئاسایی بەڕێ دەکرا و هاوڵاتیان داهاتن و دەشون دواتر لەلایەن هێزەمریەکانەوە با بڵێن ڕووماڵکردن لە ناو مەرزەکە ڕاگیرا و بە گوێرەی ئەو نووسراوانەی بەدەستیان گەشت بوو ڕێگە نەدا بە کەناڵەکانی ڕاگەاندن لەوێ ڕووماڵ بکەن لە کاردانەوەی هێرشەکاندا لە دیوی پارێزگای هەڵەبجەوە بە گوێرەی ڕاگەنراوەکانی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن بۆ ماوەی 4 ڕۆژ ڕاگیراوە و لەگەڵ هێرشەکانیشدا با بڵێن مێگاواتەکانی بەرهەمێنانی کارەبا لە هەرێمی کوردستان کەم بوونەتەوە دەتوانم بڵێم زیاتر لە چەند سەعاتێکە لە پارێزگای هەڵەبجە کارەبانیە و کارەباش بڕاوە و هاوشان لەگەڵ ئەمەشدا لە ناو بازاردا بە تایبەت لە نرخی دۆلاردا بەرزبوونەوەیکی بەرچاو تۆمار کراوە دۆلار بە ڕێژەی نزیک بە 4000 بەرز بوویەوە بە بەردەوامیش لە بەرزبوونەوەدایە ئەمانە هەمووی کاردانەوە بوون لە ئاکامی هێرشەکاندا دروست بوون ئەم ساتەکە من قسە دەکەم ئێستا دەنگی فڕۆکەکان نەماوە و بە شێوەیەکی گشتی دۆخەکە توانم بڵێم ئاسایی بووەتەوە هاوڵاتیان باڵێن چاودێری دۆخەکە دەکەن و نازانن چی دیکە دەگوزارێ بەڵام کە ئەوەی هەیە لە سنووری با بڵێن ئێراندا لە بەشێکی زۆر لە پارێزگاکان منکە و بارگاکان کراونەتە ئامانج و هێرشەکان نازانێت ئایا بەردەوامیان هەیە خود دەوەستن بەڵام بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیان چاویان لەوەی هەیە کە دۆخەکە بەرەوکوێ دەگا و نازانێت ئایا دۆخەکەش بەرەوکوێ دەگا دەتوان بڵێم لەم ساتەدا دۆخەکە ئاسایی بۆتەوە ئێستا دەنگی هیچ فڕۆکەیەک بەسەر ئاسمانی ناوچەکەدا نابیسرێ و جوڵەی بازرگانی و گەشتیارەکان وەگوتم بەردەوامیان هەیە بەڵام پرۆسی خوێندن ڕاگیراوە بۆ لەبەر سەلامەتی ئەو خوێنکاران و مامۆستایان بۆ ئەوەی کە هیچ ڕووداوێکی نەخوازا و ڕوونەدا و نازانێت ئایا کاردانەوەکان لە چەند سعاتی داهاتووتردا چۆن دەبن و بە شێوەیەکی گشتی هەموو ناوەندە با بڵێن جیهانیەکان هەموو هاوڵاتیان بە چاودێری ئەم پێشهاتە نوێ دەکەن کە دروست بووە و جەقل لەسەرەوە دەکەنەوە کە با بڵێن لە ناوچەی هەڵەبجە هاوڵاتیان چاویان لەسەر ئەوەیە کە دۆخەکە بەرەوکوێ دەگا و هیچ زانیاریەک نییە لەسەر بەردەوامی یاخود کۆتاییاتنی هێرشەکان لەم کاتەدا. و ئێمە دەزانین هەموو کاتێکە شتێکی لەو جۆرە دروستە بێ لە کاتی شەڕا خەڵکی زیاتر نیگەرانی لە هەرێمی کوردستان دروستە بێ لە ئەگەری گرتنی سنوورەکان و کەمبوونەوەی خۆراک بەڵام وزارەتی پیشەسازی هەرێمی کوردستان ڕایگەاندووە کە خۆراکی پێویست لە گوندەکاندا هەیە و پێویست ناکا خەڵک با بڵێن بشەڵەژێن بەهۆی ئەمەوە و بۆ لە هەوڵێکدا بۆ ئارامکردنەوەی خەڵک و هەروەها سیروان شتێکی تریش کە دەمویست ئاماژەی پێ بکەم سەرۆکی ڕێکخراوی ڕاگەاندنی جیهانی ئەمریکا خاتوکێ
کێریڵێکیش پامێکی لە توییتی خۆیدا بڵاو کردوەوە خاتوولەیەک نووسێتی لە چ ساتێکی شکۆمەندی داین و هەروەها دەڵێ خدای گەورە سوپای ئەمریکا و سەرۆک دانەڵد ترامپیش بپارێزێت ئەمەش وەکو ئاماژەدانێک بەم هێرشانێکە ئەمریکا دەستی پێ کردووە. بله خانم کێریڵێک جی بەرپرسا USAGM کۆ دەنگی ئەمریکا جی بەشێکە ژوەیەکە هێرۆ ئەس خوازم بەحث بچکی بەحسا ڕەوشا لە هەرێمێ بکەم ژبەر بۆ ئەم دیسە بینم بینەران کۆ ئەڤ ئۆپەراسیۆنەکە هەفبەشە ناوبەرە ئەمریکا و ئیسرائیل دێ وەکو مەدەستپێکێ دژی گوت سەرۆکوەزیرە ئیسرائیل ویژی وەکو سەرۆکی ئەمریکا پەیامێک پێشکەش کرد و گوت کۆ ئەڤ ئۆپەراسیۆنە هەفبەش یا لە دژی ڕژیمە ئیرانی یا تەرۆریست وەکو کۆ نەتەنیاهۆ بناف کرد بەردەوام بکە و بەردەفکێکی ئارتێشە ئیسرائیلێژی گوت کۆ دناو ئیسرائیلی دژی ویان هەژمارەکە جهێن حساس کردنا ئارمانج دناو دەژی جهێن ئەم بێژن وەکو کۆشکا سەرۆکاتیە لە ئیرانی و گەلێک جهێن دنیێن و کاربدەستێن پایە بلندیان ئیرانی لوردمینن لێ حکوومەتە ئیرانی دەرکەت و ڕەت کرد و کەسێک ژ ڕێبەرێوانی بلند هاتم کوشتن و گوت کۆ ڕێبەرێ بلند ژ دەرەوەی تەهرانەیە و پزیشکیان مەسعود پزیشکیان سەرۆکی ئیرانی ڕەوشاوی باشە یعنی نۆها گەلێک ئاگاهیم و دەرکەتنە لە هین تشتێکی فەرمی نەهاتیە نەژالی ئەمریکا و نەژالی ئیسرائیل نەهاتیە پشتڕاستکردن هێرۆ کاکی دوان ئۆپەراسیۆنەدا ژناو بەرپرسە ئیرانی هاتنە کوشتن و بەڵام سیروان بیریشمان نەچێ ئەوە ماوەیەکە لە ماوەی ڕابردوودا ئەمریکا هێزەکانی خۆی زۆر لەوێ پتە کردووە دوو کەشتی جەنگی فڕۆکە هەڵگری نردۆتە ناوچەکە یعنی ئامادەکاریەکی تەواو بەباشی کرابوو هێزێکی زۆری لەو ناوچەیە وەکو سەرۆک ترامپیش ئاماژەی پێکردوتی هێزێکمان هەیە کە مەحاڵە هێزی هیچ وڵاتێکی تر بە ئەندازەی ئەم هێزە بەهێز بێت لە ناوچەکە کە ئێستا هێزی ئەمریکا لە ناوچەکەدایە. هەلبەت شەر بەردەوام دەبێت دەنگی ئەمریکاژی وێ بە ئەوەیەکی بەردەوام بڕیا هەموو پلاتفۆرمێن خوا بەرنمەیەن تایبەت وەکو ئەڤڕۆماڵا ئیرۆ بەردەوام بکەن هێرۆ لێ خویای شەڕ لەڤێدەکی ئیرۆ بداوی نابێ ئەمێگەلێکی مژول ببن لێ سەدی سەد ینی نەرینا خەلکێژی ژمەر مهمە ئەم ببین ئەمێ بەردەوام ڕەوشاوێ شوی شەڕی و باندۆرای لەسەر خەلکێن هەرێما مەژی ینی لەسەر کوردانە بێژن لە سووریێ و لە عێراق و هەرێما کوردستانی و ئیران هەلبەت خەلکێن ئیرانی کورد ناویوان دەژی و هەروها لە ترکی باندۆرا وی شەڕی بە ژە هەموو ئالیاوە لەسەر خەلکێن دەڤەرێ وێ چاوە بێ ژبەرگەوەی هەبە بێگومان ئێمەش بەردەوامە بین لەسەر ڕووماڵکردنی ئەم شەڕە و هەروها دوایین زانیاری دەتوانن لە هەردوو ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا ماڵپەڕی کرمانجی و سۆرانی ببیستین لێرەشدا بەجێتان تێڵین تا کاتێکی تر هەشاد و بەختەوەربن. سلااو ڕێز.